سڵاتان لێبێ بەڕێزان و کردتان باش هیوادارم ئەو ڤیدیۆیە لە زۆرترین شوێن بڵاو بکرێتەوە. سڵاو و ڕێز ژۆرە ئەو پەیامە بە کورمانجی بسوورانی ئەسێبی دەکەم و بێ پەیامە من لە هەر دەبێتە بڵاوکردن بێزی ساڵە ناوەی بڵاوکردنی دیسانتیە لەسەر زێشێکی عەفرینێ و لەسەرەکانیە و کوچەوە لە ڕێکە شیای داگیرکرد هاتیمە بێ ماژەڵی هەڕۆ اقتصاد دەکەم سکالای خۆی قانونی داوای خۆی قانونیمە لەبێدا محکمەی جنایەتی دەولیمە تەسجیل کردیە لێ هەتا نەهات چ بەرسبەب نەهاتیە دانان لە نەفسی وەقت مەدەبینین و داوای فەڵەستینیە زوو دێتە حرەکاندن و جوڵاندن وزوجي تسري دەکرێت بەرە هەیبەتیش بەربێ نێزی سێ چار ڕۆژەمە هاتینە بر مەجارە کاگی و ژێ حکومەتی ڕابێژین ژێ محکمەی ڕابێژین و هەموو فەرق و جودایی مەسئولەکە نابەرە دۆزێ میلەتە کورد نەبێ خودیە کورد نەبێ خوددانە چما کێسێ کوردی چما وان تاوانی کورد لەسەر ئەو جوان جەرائیمی کورد لەسەر کوردی دەکردن چما بێدەنگی چما سستی دەکردن ژمەرگەی مە سێ ڕۆژە لەبەرین سێ چار ڕۆژە لەبەرین مە تیمێمەی قانونی مە دەخوازین کۆم بەلەز وان تاوانبارە وان مجریمانە بێ لەسەرفراندن ژمەرگەیەش یە هاتی لەبەر واسێبی دەکەم و هەر کەسی لە ئەوروپا ژیان دەکات بکارن نامە بۆ بۆنا بێ محکمەیە بکەن و چ لە ڕێکە ئیمێل چ لە ڕێکە پۆست بنفسینن هەر ڕۆبوان بنفسینن هەر ڕۆ نامەک ڕێ بکەن حەقی یەک نامە یەک یۆڕۆیە ڕێ بکەم و چ بەسەر عەفرینی لێ معلومات بۆوان ڕێ بکەم و چما وان کەیسێن وان داوای قانونی هەنە جوڵاندن لەسەر کێسا عەفرین و سەرەکانی منتیقی دی پەیامەکەم دەگۆڕم بۆ سۆرانی بەڕێزان نزیکەی سێ چوار ڕۆژە ئێمە لێرەین لەو دادگایە دادگای دادی نێودەوڵەتی دادگای تاوانەکانی نێودەوڵەتی ماسێ چوار سکاڵات تۆمار کردووە کە لەسەر عەفرین و سەرەکانیە و چەند سکاڵایەکی دژی حکومەتی عێراقی دژی دادگای فیدرال دژی ئەو گروپانەی کە ئێستا کە عێراق بەڕێوە دەبەن لە کەرکووک و ناوچە داوەڕاوەکان چی دەکەن بۆیە ئێمە داواکاری لە هەموو کوردانێک کە لە دەرەوە دەژین ئادرسەکەتان بۆ دەنووسم هەموو ڕۆژ سکاڵا هەموو ڕۆژ نامەی پڕ لە زانیاری بنێرن بۆ ئەو دادگایە کە لە پشتمە بنووسن کە چ کارە ساتێک دێتە سەر دان لە کەرکووک لەو منتیقانە لە بەغدا چ زوڵم و زۆرێک لە کوردان دەکات بۆ دەتوانن ئەوانە هەموو بە نامەی دەستی یاخود بە ئیمێل بنێرن بۆ شوێنەوە داوا بکەن کە هەرچی کەیسێک هەرچی سکاڵایەک تۆمار کراوە لەسەر ئەو میلیشیانە لەسەر ئەو حکومەتی عێراقی کە ئێستا کە میراتگیری حکومەتی بەعسە بجوڵێن ئیشی لەسەر بکرێت ئەگەر بێت ئێمە ئەو فشارانە دروست بکەین ئێمە دەتوانین سەرکەوتن بەدەست بێنەوە ئێمە دەتوانین بە گوتووی پێویست بە ڤیدیۆ لایڤ و بە قسەی دابیانی نازانم بە شەڕی بڕۆی حزبەکان و هۆ شتانە ناکات ئێوە مێژوێک تۆمارکەن مێژوە تۆمارکردنەکەی ئێوە لەوە دەبێت ئێوە دەست پێ بکەن بە بەردەوام نامەکانتان بنێرن بە بەردەوام وایە لێ بکەن ئەوانیش بزانن کە بەڕاستی کورد نەخەوتووە کورد بێکەس نییە کورد تەنیا نییە بۆیە زۆر گرنگە جارێشتە دووبارەی دەکەم و زۆر گرنگە کە ئێمە بە بەردەوام فشار بکەین ئەگەر فشار نەکەین باوەڕ ناکەم بتوانین هیچ شتێک بکەین ئێمە چوار پێنج سکاڵامان تۆمار کردووە چ لەسەر ڕژێمی داگیرکردنی تورکیا و میلیشیاتی ڕۆیسیەکانی کە عەفرین و سەرەکانیان داگیرکردی بێت چ لەشکرکێشی تورکیا بە هاوکاری ئەوانەی کە ناوێت لە تورکیا بچێت ئەوانەی کە عەفرینیان تەسلیم کرد هیوادارم ئەو پەیامەی من بڵاو بکەنەوە لەگەڵ ئەو پەیامەش من ئەدرەسی ئێرەتان بۆ دەنووسم دەتوانن نامەی بۆ بنێرن دەتوانن فشار بکەن بە هەموو هەوڵ و کوششی خۆتان هەوڵ بدەن فشار بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین وەکو فەڵەستینیەکان کە ئەوان بەڕاستی هیچ حەقێکیان نییە کە لە ماوەی هەفتەیەک 20 کەیسیان جوڵان دژی ئیسرائیل ئێمە بۆچی ئەوە نەکەین ئێمە بۆچی
کە ئێمە خاوەن مافی خۆشمانی ئێمە مافمان لێکراون بۆ ئێمە شتێکی وا دەکەین زۆر سپاسان دەکەم بۆ ماوکردنەوەتەوە ویدیۆ دادگای تاوانی نێودەوڵەتی لێرەش سکاڵاکانمان تۆمار کردووە دژی دادگای فیدراڵی عێراقی و دژی حەشدی شابی گروپە پرۆ ئیرانیەکان و دژی گروپی حەمشات و ڕژێمی داگیرکەری تورکیا لە عەفرین و بەسەرەکانی لێرەش سکاڵاکانمان دووبە تۆمار کردووە لەو دادگایە کە لە چەند ڕۆژی ڕابردوو هاتین لێرە جارێکتر داوامان کرد کە سکاڵاکانمان بجوڵێندرێ چکە ناکرێ فەڵەستینیەکان لە ماوەیەکی کورت سکاڵەکانیان جوڵێندرا بەڵام ئێمە نزیکەی ساڵێک 2 ساڵە ئەو سکاڵانەمان تۆمار کردووە و ئیتر هیچ حسابێک بۆ دەنجی کورد ناکەن وەکوی کە کورد ئینسان نەبوو بۆیە بەڕاستی 3-4 ڕۆژە لێرەم هیوادارم هەموو لایەک هاوکار بن کە بە بەردەوام بۆ ئەو شوێنە کە ئەدرەسەکەی لە بن ڤیدیۆکە دەنووسم ئەوانەی ئەو کوردانی لە دەرەوەن دەتوانن بۆ ئەو دادگایە بە بەردەوام نامەی بەریدی بنێرن بۆ ئەوی فشاریان بخەینە سەر ئەو کەیسانەی کە لەسەر کورد تۆمار کراوە لێرە بجوڵێندرێن و حساب بۆ ئێمەی کورد بکەیت ئێمە میلەتێکی خەوتونین ئێمە داوای مافی خۆمان دەکەین هیچی تر ناوەکو میلەتانی تر تیرۆریزمین ئەگەرچی باوەڕیشم بۆ دادگایانە نەمایە کە لەو باوەڕی دامە چەپەکان و ئانارشیستەکان سێ بەشی ئەو شوێنانیان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیان بەڵام هەر بجوڵین باشە بڵین کە ئێمە میلەتێکی نەخەوتوینە و ئاگداری شتەکانین و وەکو دیکۆمنتیش لە دادگای نێودەوڵەتیانە سکاڵامان هەبێت شتمان هەبێت جوڵەمان هەبێت دیکۆمنتمان هەبێت هەردوو ئەدرەستان بۆ دادەنێن هیوادارم بینێرم بۆ شوێنە